بابەتی تەلەڤیزیۆن ئەگەر هەموو بوارەکان بگرێتەوە هەموو شتەکان بگرێتەوە تاموچێکی شتەکانی کۆن زۆر باشتر و خۆشتر بوو تاموچێژێکی بێپایانیان هەبوو لە چاو ئیستا بەتایبەتر کە ئێمە بابەتەکەمان لەسەر تەلەڤیزیۆنە تەلەڤیزیۆنەکان لە ساڵی زوو تاموچێژەکان زۆر باش بوو خۆش بوو جگە لەوەش کە بەرنابوشتان کەم بوو ئەگەر تەمسیلێکی وەکو تەمسیلە کۆنەکان لەوانەیە هەر دانەیەکیان بە سەدان جار بینی بێتمانەوە بە مەرجێکیش هەموو پێنج شەمەیەک لێ درایەوە طبعاً ئەو کاتانەش هەموو کەس تەلەڤیزیۆنی نەبوو ماڵە دەوڵەمەندەکان هەبوو یا لە گەڕێکی کات تەلەڤیزیۆنە دوو تەلەڤیزیۆن هەبوو خانەوادەی ئەوانەی کە تەلەڤیزیۆنیشان هەبوو بە دڵفراوانیە کۆ ئەهلی ئەو گەڕەکە ئەو چەند ماڵەی چواردەوری هەمویانە چوون بۆ ئەوێ یعنی بۆ کاتی تەمسیلی بە تایبەتەکان یا بە نسبەتی ئیخبارەکانەوە زۆر بە دڵفراوانی یعنی بە حەقەت بە خێراتنێکی ئەو خەزم و کەسکوارانی کە کرد کە هات نەوێ بەڵام ئیسە بەداخەوە خەریکە باوی تەلەڤیزیۆنیش نامێنێ خەریکە باوی تەلەڤیزیۆن لەوانەیە ئیسە من چەند جار بیستمەوە بەدەم خەڵکیەوە هەڵێ مانگێکە ساڵێکە من تەلەڤیزیۆن نەکردوێتەوە بۆ لەبەری یەک تەلەڤیزیۆنەکان زۆر بوون دووش بابەتەکان بە پێی پێویستی مێشی ئەو کەسە نییە ئاسوودەیەک نابەخشێ بەدڵی ئەو کەسە مەهماکان ئەگە هەرچێک بێ ئەو شتێکەمە بەستی لە تەلەڤیزیۆن یا لە سوسیال میدیا بیگرێ ئەتوانێت لە مۆبایلەکەیشۆ بیگرێت بەڵام مۆزوعی تەلەڤیزیۆنەکە ئیستا ئەگە بڵێن تاموچێژێکی ماوە لەوانەیە بۆ ڕیکلام بڵێن یا بۆ بابەتێکی شتێکی واگینا وەکو جاران نییە چونکە ئەو تاموچێژێ لە تەلەڤیزیۆنێکی جاران هەبوو یەک شتە شەرعیەکانی لێیە ئەوە گومان نەبێتەوە دوو مەسە شتێک بوو کەمتر لە بابەتی لە شەرعی دینی ئیسلام لا ئاچوو بەڵام ئیستا هەمویان بالعکس بوون شتەکان ئەوانەی تر ئەفزەڵترن زۆرترن باسی زیاتر ئەکرێن لەوەی کە لە چاو جارانە باسەکرا ئەگە بڵێم ناڵێم هەمووی بەڵام بە حەقەت ئەو کەناڵانە کە ئیسە لێ ئێدەن یا بەرنامەکان پەخشەکەن زۆربەی ئەو هەواڵانن کە دڵتەزێنن یعنی بە حەقەت دەتوانم بڵێم لە کەناڵەکانی زوو بە تایبەت ساڵەکانی هەفتا بۆ هەشتا ئەمانە کەم بەرنامە هەبوو خەڵکی پێ دڵخۆش نەبێ بەڵام ئیسە بیکە سەر کەناڵێک ئەگەر لەگەڵ فکر و ئایدۆلۆژیک کابرا نەگونجێ یەکسەر کەناڵەکەەوە گۆڕێ ئەگەر ماماکان بەسوودیش بێ بۆی بەڵام ئیترەوەنەیە کە ئەو کەناڵانی زوو بە تایبەت وا مەشهور بوو لە ناو کۆمەڵگە فلیمە کوردیەکان تەمسیلە کوردیەکان کە باو بوون دوای سینەما ئیتر کە تەلەڤیزیۆن هات ئەو جێگرەوەی سینەما بوو بە تایبەت بە حەقەت بەرنامەکانیان زۆر ڕاست و دروست بوو زۆر جێی خۆی پامەکان بۆ ئەو ڕۆژەی کۆمەلگای ئەو ڕۆژە بوو نەوەکو ئیستا ئیستا کابرا مەسەلەن بۆن منە تەمسیلێک داوەزێن لە کەناڵێک 300 بەشە یعنی 300 ڕۆژیشی پێچێ بەڵام کابرا کە وەختی متابعەیەکە گەشتە 150 نازانێ یەکەم بەرنامەی شەوی چی بووە بەڵام ئەو کاتانە کە لێ ئەدرا بەو سعاتە پوخت و خود بوو اینجا بەپی کێشەکانی ئەو سەردەمەش بە حەقەت پەخشەکرا خەڵکی تاموچێژێکی زۆر عەجیبە بوو وەکو بەلا تەشبی تازە با لە بابەتەکە دەرچین خواردنەمەنی چۆن خواردنی ئەو کە کابرا زۆر برسیە بۆ خواردنیە خوارد تاموچێژێک گەزانێ بەڵام سەر لەسەر تێریەخوا هیچ تامیشی نازانێ ئەگەر هەر برنجەکە و شتەکەی جارانیش بێ ئەو بوو مەوزوعەکە ئێمە لە ساڵی 79 یەکەم تەلەڤیزیۆنمان کڕی ئیتر پێشەوانە بە حەقەت سەردانی خزم و کەسوکارمانە کرد بەر لە چایخانەکانی شەبوو چەند چایخانەیەکە بوو تەلەڤیزیۆنیاندانا لەبەر ڕەواجینیان بازاریان کە شەوان خەڵکێک و سێریەوە کرد بەڵام تر ئەو کاتان تەلەڤیزیۆن هەبوو نەشناڵ بوو قیسارە بوو تر بابەتی زۆر تقریبا چەند بابەتێک بوون بەڵام بە حەقەت تەلەڤیزیۆنەکانیشان پوخت و نەخت بوو وەکو ئیستا نەبوو زیاتر تەلەڤیزیۆن ئیستا ورد کراوەتەوە لە چییە ئەو شتانەی کە کۆن بوون پێشتر کۆندێسەری بووە یاخود لە بواری ئەلکترۆناتە زۆر ورد نەبوو ئیستا زیاتر هەمووی کۆکراوەتەوە چۆتە سەر ترانسیستەر زایدەن بازێشی تر هەیە ئیستا بۆ نمونە ڤیدۆکاسێتی زوومان هەبوو ئەگە سەیری ناوی بکەی ئەشیای زۆر تیا بوو بەڵام ئیستا سەیرەکەی ڕسمێکی دەقیقیشی نەبوو بەڵام ئیستا هەمووی کوالیتیان بەرز کردوێتەوە شتەکانی ناویان گۆڕیوە و کورتیان کردوێتەوە کەمیان کردوێتەوە هەروەکو کۆمپیوتەری جارانی زوو ساڵی حەفتاکان کە دروزە بوو بەلای کەمەوە بە خەتەر مێزێکی گەورە
کۆمپیوتەر و بەڵام وردە وای لێ هاتووە ئیستا بووە بە لاپتۆپ و بووە بە تابلێت تەلەڤیزیۆنیش بە دوور نییە لەو بابەتە پێشتر ئەگە سەرنجمان بابێ لە شاشەیەشی قەوسی گەورە بوو زیاتر غاز بوو ئەوانە پیانەوە شوشە و غاز لە ناویا غازی تیا بوو شەح نەکرایەوە ئەمە هینێکی زۆریە برد لە ڕووی میکانیکیەوە یا لە ڕووی ئەلکترۆنیەوە شتێکی زۆریە برد ئیستا کورت کراوەتەوە بووە بە چی؟ بووە بە پلازما زایدن بووە بە LED بووە بە LCD کورت کراوەتەوە هەر یەکێک لەوانە وردە کورت کراوەتەوە هەتا گەیشتە ئیستا بووە بە ئۆلید و زایدن بازێ مواسەفاتی تەنیشی تر ئەگەر لە بوارەکە یەکێ شارەزایی هەبێ زانێ کیولیت چییە یاخود ئەو بابەتانە هۆکارەکەی پێشکەوتنی تەکنەلۆژیا زۆر کاریگەرە ئیستا شتەکان هەمووی عام کورت کراونەتەوە بچووک بوونەتەوە ورد کراونەتەوە لە چییە لە چەند شتێکی ئەندازەیی زانستی لە بواری ئەلکترۆناتە بۆ نمونە کۆندێسەر گەورە نەماوە یاخود بازێ بواری ئەلکترۆنی گەورەی تر هەیە هەمووی کورتکراوەتەوە چۆتە شتێکی بچووکەوە لە ڕووی سیرکردن فەرقی هەیە لەگەڵ چێژە سیرکردن ئەگە سەرنجبەی ئەو کاتە هەمومان چێژمان لێ بینی بەلای تەلەڤیزیۆنێکی ڕەشوسپیە یاخود تەلەڤیزیۆنێکی ترەوە چێژ و تامێکی تایبەتی هەبوو وە کەمیش بۆ ئەو کاتە تەلەڤیزیۆنات عام لە عێراقا بازەکەین بە تایبەتی لە کوردستان کەم بوو بەڵام ئیسا کوالیتیشی زۆر بەرزی هەیە پیا و هەچەنە سیرکە تێر نابێت لە کوالیتی و بەرزکردنەوەی دیقە و ڕسمی شاشەکە هەچەنە سێریکەی بەڵام لەوانەیە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە نەبی زۆر زیاتر هەر بینینەکەی و چاولێکەریە ژینا ئەو تام و چێژەی جارانی نەبووە خۆکوینە هۆکار زۆرە کۆمەڵایەتی دەرونی ئینسانەکان ئەتوانم بڵێم زۆر شت هەیە فەرقی هەیە لەگەڵ ڕابردووە هەم لە ڕووی دەرونی ئینسانەکانەوە یاخود لە ڕووی پیشەیەوە یا لە ڕووی مادیەوە هەریچێک لەوانە چەند هۆکارێکی تری هەیە ئیستا بۆ نمونە زۆربەی زۆری ئیستا هەمووی هەر حەزەکە چاولێکەری بکە شتی گەورە و زەبەلاحی لە ماڵەوە دانابێت هێتی شتێکی کوالیتی بەرزی داناوە خۆ عەمەلی نییە زۆر ئەم تەلەڤیزیۆنی ئیستا زۆر عەمەلی نییە بەداخەوە هۆکار زۆرە یەکێ لەوانە تیجارەتەکانیشمان ئەوانەی کە هەڵەسن بەو کارەی کە تەلەڤیزیۆن و شتیوە ئیسیرادەکەن زیاتر شتێکی کاتیەنن وەکو جاران بە کوالیتی کۆنتترۆڵە تێناپەڕێ ئەگە سەرنجبەی تەلەڤیزیۆنی ئایسی گەورەکان ئایب نەبێ ئەو پشتزلەکان لە زال ئەتوانم بڵێم بەرگەی 20 ساڵیکە ژەگرێ بەڵام ئەمانەی ئیستا زۆر بەداخەوە لەوانەیە کامی زۆر شاز بێ بەرگەی ساڵێک ساڵ و نیوێک ئەو پەڕی 2 ساڵ بگرێ ینی هۆکار زۆرە بە دڵنیاییەوە ئەرزم کردن کە پێشتر چێش هەبوو لە بینینی تەلەڤیزیۆن ناخۆ نەبوو دیقەی جوان بێ یاخۆ ڕسمی جوان بێ یاخود بەس چی بوو دەرونی ئینسانەکان فەرقی هەیە لەگەڵ ئیسیا هۆکاریی زۆرە.